پاژەوەی هێزێکی زۆری کۆماندۆ لە دەوروبەری شارەوانی سلێمانی بڵاوی پێکرا. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە سلێمانی مافیاگەرایەتی هەیە لە بواری زەویزار و پرۆژەکانی وەبەرهێنان و بەناوی حیزب و بەرپرسانەوە سەرانە لە هاوڵاتیان وەردەگیرێت. ئەو هێزانەشیان بۆ ڕوبەڕووبوونەوە بان کردووە. ئەو کەسانە کە بەرپرسی حکومی حیزبیان لە پشتەوەیە دەمێکە خەریکی تاڵانکردنی زەویزاری شارەوانی و وەرگرتنی سەرانن لە خەڵک، ئەوەش بە بەکارهێنانی هێزی سەربازی کە شارەوانی تا ئێستا نەیتوانیوە لە ڕوویاندا بوەستێتەوە. ماوەی ئەم چەندمانە بەڕاستی بەڕێزان ئێمە تێبینیمان کردووە. ئێمە وەکو شارەوانی سلێمانی کۆمەڵێ زەویمان هەیە، کۆمەڵێ مڵکۆماڵی دەوڵەتمان هەیە، کۆشک هەیە، دوکانی هەیە، خانووی هەیە، مساتەحەمان هەیە، زیادکردنەکەین. کۆمەڵێ خەڵک پیا بوونەتە مافیا بۆ زەویەکان، بۆ کۆشک، بۆ با بڵین دوکان، بۆ بڵین خانۆکانی شارەوانی. ئەو هاوڵاتیە ماوەی چەند ساڵێکە لەو دوکانەیە کەسابەتی خۆی ئەکات. ئەی بینین بە چاوی خۆمان کە لە دەرەوە کۆمەڵێ خەڵکی زۆری دەموچاو دووبارە کە پارە و سەرانە لە خەڵک وەرەگرن. جا ئەوەی کە تەسیری کردە سەر ئێمە و کاریگەری هەبوو کۆمەڵێ لەو خەڵکانە بە ناوی حیزبەوە بە ناوی مەسوولەوە قسە ئەکەن. بۆیە ئێمە داوای پاڵپشتی و پشگیریمان کرد بۆ بە دوواداچوون و وەرگرتنی ڕێکاری یاسایی. ئەمە وەکو تەنها زیادکردنی ئاشکرا ئەگەر بڵین داوای ئەو پاڵپشتی و پشگیریمان کرد. پۆلیسی شارەوانی سلێمانی ئەڵێ بە داوای لێبوردنەوە ئێمە ناتوانین ژمارەتان بۆ زیاکەین لەبەرەوەی ماوەی چەند ساڵێکی زۆرە ئێمە دامەزراندنمان نییە و ژمارەی پێویستمان نییە. مەجبور ئێمە دەسەوسان نابێ بوەستین کە بزانین مڵکۆماڵی دەوڵەت و هاوڵاتی و ڕسقی خەڵک لە تەهدیدایە. بۆیە داوامان زۆر بە سەراحەت و بەڕوونی داوامان لە ئاسایشتی سلێمانی کردووە کە پاڵپشت و پشگیرمان بێ تەنها و تەنها بۆ پشگیری و پاڵپشتی هاوڵاتیانی شاری سلێمانی خۆشەویستە. سەرۆکی شارەوانی سلێمانی ئاشکراشی کرد کۆمەڵە کەس بوونەتە وەرەقە فرۆش و دەڵڵاڵی زەویەکانی سلێمانی و فرۆشتنی پرۆژە و کۆشک و زەویەکانی شارەوانی. لە هەمان کاتدا کۆمەڵێکی دیکە هەن زەوی شارەوانی و هاوڵاتیان خەتخەت دەکەن و دەیانەوێت بیفرۆشن. ئەوەی تێبینیمان کردو کۆمەڵێ خەڵک بوونەتە لەگەڵ ڕێزما بوونەتە چۆنەڵی وەرەقە فرۆش یان با بڵین دەڵاڵی زەویەکانی دەوڵەت کە زەوی شارەوانی سلێمانیە. بۆیە لێرە و لێوێ ئەبیستینەوانێک کە فڵان پرۆژە بە فڵان پارە فرۆشرا یان چەند جارێک خۆمان بینیومانە و هاتوون وەبەرهێنەری ڕاستەقینە هاتووە و توێتی فڵان وەبەرهێنەر هاتووە و توێتی پرۆژەکەمە فرۆشمەوانێ بەوە $1 ملیۆن. ئێمە زۆر بەڕاشکاوی پێمان وتون هیچ پێویست بەوە ناکات کە بچیت لە وەبەرهێنەری یا با بڵین فیک کە تۆ هەستیت ئەو پارەیە بەی بە و لی بکڕیتەوە. ئێمە زەویمان هەیە و زەوی و خاوەندارێکی یەکلا ئەکەینەوانێ زەویە کە کێشەیتیانە بێت تەسلیمتانەکەین بیکەن بە پرۆژە بۆ خزمەتی شارە خۆشەویستەکەمان. لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆر لە زەویە گرنگ و بازرگانیەکانی سلێمانی و زەویزاری هاوڵاتیان لەلایەن کۆمەڵێک کەسەوە مامەڵەی نایاسایی پێوەکراوە. ئەوانەی ئەو کارە دەکەن دەوترێت خۆیان بە ناوی حیزب و حکومەت و بەرپرسانەوە دەناسێنن. جگە لەوەش دەست لە کەرتی وەبەرهێنانی وەردەدەن و شارەوانی ناوی ناون وەبەرهێنەری ساختە کە دەڵاڵی بۆ کەسانی دیکە دەکەن و سلێمانیان بۆم دۆخە گەیاندووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.